بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی هاوڵاتیان و تێپەڕاندنی ئەو قەیرانە ناموارەی هەرێمی کوردستانی گرتووەتەوە، یەکێتی نیشتیمانی کوردستان جەخت لە سەرچەسپاندنی لامەرکەزیەت دەکاتەوە و پەیڕەوکردنی سیستمی لامەرکەزی ئیداری و دارایی بە پێویست دەزانێت. بە بڕای ئێمە بەبوونی لامەرکەزیەت زۆربەی زۆری کێشەکان چارەسەرەکرێ، هەم بۆ پارێزگای سلێمانی و بۆ پارێزگاکانی تری هەرێمی کوردستان لامەرکەزیەت گرنگە لە ئێستای لەم بارودۆخ هەرێمی کوردستانە، بە تایبەتی بۆ ئێستای پارێزگای سلێمانی ئەو داهاتە یا هەر پارێزگایەکی تر ئەو داهاتەی پارێزگا خۆی کە دەستی ئەکەوێ بتوانرێت بەشێکی لەژێر دەسەڵاتی پارێزگاری سلێمانیدا بێت کە بتوانێت تەسەڕفی پێ بکە بۆ بودجە تەشغیلەکانی. ئەگەر هەموو داهاتەکەش نەبێت بتوانێت بەشێکی ئەمیش بە چۆن نەبێت بە لەژێر چاودێری ئەنجومەنی پارێزگای سلێمانیە بەوەی کە نوێنەری خەڵکە و داهاتەکە لە بەردەستیاتی و بودجەکە ئەزانێت چەنە، هەم ئەو بودجەی کە بۆی دابی نەکرێت لەژێر چاودێری ئەنجومەنی پارێزگای بە پرۆژە گرنگەکان و هەم ئەو داهاتەشی کە پارێزگا خۆی دەسی ئەکەوێت لەژێر چاودێری ئەنجومەنی پارێزگای سلێمانیە پارێزگار بتوانێت بەکاری بێن دەسەڵاتی هەبێ. ئەمە لەلایەکەوە ئەمە وەکو بەشە داراییەکەی وەکو بەشە ئیدارەکەی ئەویش گرنگە بەوەی کە یەکەمیان بۆ کەمکردنەوەی ڕۆتینی دائیرەکان بەوەی کە پارێزگار بتوانێت هەم گواستنەوەی فەرمانبەران و هەم تەنسیبی فەرمانبەران لەناو پارێزگای سلێمانی لە دەسەڵاتی پارێزگاری سلێمانی خۆیدا بێ و بە هەمان شێو بۆ قایمقامێت و قەزاکانیش بگوازرێتەوە. وەکو فراکسیۆنی سەوز زۆربان پێ باشە، بەڵام ئەمە لە کاتێکا بێ کە ئەبێت پەرلەمان هەبێ و پەرلەمان بە یاسا ئەمە بسەپێنێ و هەروەها ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەو یاسایە بکە بەڕێنمایی و دەریکات. لەوبارەیەوە پارێزگاری هەڵەبجەش تاکید دەکاتەوە کە چەسپاندنی سیستەمی لامەرکەزی دارایی و ئیداری سوودی بەرچاوی بۆ پارێزگاکەیان دەبێت و ڕای دەگەێنێت پارێزگای هەڵەبجە لەو ڕۆ توانای خۆبەڕێوەبەری هەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان ینی لە سەرەتای دروستبوونیەوە هەمیشە بیری لە بەرژەوەندی باڵاکانی میلەتی کورد کردوەوە، ینی هەر لە هەر جێگەیەک بەرژەوەندی باڵای میلەتەکەی هەبوو بێ ئەگەر خۆشی وەکو حیزب زەرەری پێگەشت بێ ئەو باکی نەبووەوە هەنگاوی بۆناوە. بابەتی لامەرکەزێتی ئیداری هەر لامەرکەزێتی ئیداری نییە، توانم بڵێم لامەرکەزێتی ئیداری و مالیە، چونکە ئەگەر هەردووچیان تەریب نەبن هاوشانی یەکتری نەبن و قەراری لامەرکەزێتەکە لامەرکەزێتی ئیداری و مالی نەبێ، ئەتوانم بڵێم شتێکی ئەرێنی زۆر باش نابێ بە ئەو موقع جوگرافیەیە کە ئیداریکە هەیە. و بابەتی لامەرکەزێتی ئیداری بۆ پارێزگای هەڵەبجە من ئەتوانم بڵێم ئەتوانین داهاتی زۆر باشمان هەبێت، چ لە ناوچە گەشتیاریەکانمانەوە یاخود لە ناوچە ئاینیەکانمانەوە یاخود لە ڕێگە سنوورەکانمانەوە کە ئێمە لە ئایندەیە ببین بە خاوەنی مەرزێکی نێودەوڵەتی، چونکە ئێمە هاوسەی دوو پارێزگای وڵاتی ئێرانین کە پارێزگای سنە و پارێزگای کرماشانە کە دوو موقعی زۆر بەهێزی تیجارین. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پارێزگای دۆکیش لامەرکەزیەت بە هۆکارێکی گرنگ دەزانێت بۆ باشترکردنی دۆخی گوزەرانی هاوڵاتیان. یەکەم ئیستیفادەی وەکو ینی حکوومەت کە سیستەمی لامەرکەزیەت سوودی لێوەردەگرێت، دوو وەکو هاوڵاتیش ینی سوودی لێوەردەگرێت. ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم سیستەم مەرکەزیە باشترین سیستەمە بۆەوەی کە لە ڕووی ئیجابیاتی زۆرترە نەوەک سلبیاتی یەکجار کەمە، بەڵام ئیجابیاتەکەی زۆر باشترە. ئەم سیستەمەش ئەگە بێتە پەیڕەوکردن بەڕاستی گرنگێکی زۆری دەبێت. 2 ساڵ بەر لە ئێستا پارێزگاری سلێمانی کە لە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو پڕۆژەیەکی لەبارەی پێدانی دەسەڵاتی لامەرکەزیەدا ڕاستی ئەنجومەنی وەزیرانی هەرێم کرد، بەڵام حکوومەت بەو داوایە ڕازی نەبوو. لەگەڵەوەشدا تا ئێستا هەمووان تاکید لەسەر دابەزاندنی دەسەڵاتەکان و جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزی دەکەنەوە و پێیان وایە لامەرکەزیەت باشترین ڕێگەچارەیە بۆ تێپەڕاندنی قەیرانەکانی هەرێمی کوردستان. دلێر کەمال، کورسات نیوز، سلێمانی.